لەگەڵ خەباتی سیاسی لە ناوچەکە و جیهان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرچی لە پێشینەی برەودان بووە با ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان و جگا لە چەندین ڕێکخراوی سەرەکی حیزبەکە ژمارەیەکی بەرچاو لە ژێر چەتر و سایەی یەکێتی بەردەوامن بە ئامانجی پاراستنی بنەماکانی کۆمەڵی مەدەنی و ئومێدێکی زۆرمان هەیە کە ئینشاڵڵا وزارە هاوسەرۆکەکانمان بە گروتینێکی نوێوە بە نوێبوونەوەیەکی نوێوە کار دەکەن لە خزمەت گەنجان و لاوان و لە خزمەت هاو نیشتیمانیانی خۆیان. ئەو کۆنگرەی کە کراوە لە چاوتموحی کادیران بوو کۆنگرێکی سەرکەوتوو بوو و ئومێدی زۆریشمان پێ هەیە لە داهاتوودا. ئێمە وەکو ڕێکخراوەکان کە لە پێشترا کە سەرۆک مامجەلال کە هەمیشە پاڵپشت و هاوکار و پشتیوانێکی تەواوی ڕێکخراوەکان بووە و بە ئومێدەوەین لە ئێستاش بردووەوە هاوسەرۆکانمان کە کاری جدی و کاری باشتر بۆ ڕێکخراوەکان بکەن. لە نێو پێڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخێکی تەواو دراوە بە ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان. لا کۆنگرەی چوارەمیش هاوسەرۆکانی یەکێتی پشتیوانی خۆیان بۆ سەرجەم ڕێکخراوە حکومی و نەحکومیەکان دووپات کردەوە. لە دوای کۆنگرەوە هاوسەرۆکان یەکێتی نیشتیمانی کوردستان کار بکەن لەسەر گەڕانەوەی مافەزەوتکراوەکانی گەلی کورد. تاوان لە سەرای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵی 1975 یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی زۆری بە ڕێکخراوە پیشەیی جەماوەری لاوانەکان داوە. هەر لە دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ڕێکخراو لە بواری گەنجان، خوێندکاران، ژنان، لاوان، شەهیدان دامەزراوە. تاوان ئەو ڕێکخراوانە هەرێکەوە لە ئاستی خۆی خزمەتێکی باشیان بە چین و توێژانە کردووە. ئێمە دڵنیاین ئەم سەرکردایەتی نوێی ئێستاشمان دڵنیان ئەوانیش هەر لەسەر ئەو ڕێبازە دەڕۆن و ڕێبازیمان بەرنادەن و نمونەی هەر تاکێکی هۆشیار لە کۆمەلگا بەرجەستەی پشتیوانیکردنی ڕێکخراوە مەدەنیەکانە. سەرۆک مامجەلالیش کە هەمیشە بڕوای تەواوی بە مافەکانی مرۆڤ و فراهەمکردنی ئازادی تاک هەبووە و بواری بۆ کەسانی مەدەنی خوازیش ڕێک خستووە. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.